یان دەبێت ببنە موسڵمان و موسڵمان بوون ڕابگەێنن، یان دەبێت پارە بدەن یان لەسەریان دەدرێت بە شمشێر. کە لە سەرەکان دەرهێناوە، تەنانەت مردوەکانیش لە تاوانەکانی ئەوان ڕزگاریان نەبووە. زیاتر لە 1136 مەسیحی بۆ قوربانی شەڕی براکوژی بینی سونە و شیعە. دایکم بە خەمی ئەوەوە مرد، باوکم برایەکەم هەر بە خەمی ئەو لە دوای ئەو مردن. پاشان لەگەڵ قەشەکەدا بڕیاماندا بکشینەوە و دەرچین بەرەو باکوور بۆ کوردستان. ئەی خەڵکی خراپەکار لەکوێوە ئاواری ئێرە بوون؟ ئەم عەرەبانە هەمیان لە سەردەمی عوسمانیەکاندا وەک ئاوارە هاتوونەتە ئێرە. بۆ هێرشی داعشەوە بەداخەوە ژیان لێرە وەستا و پردی نێوان پێکاتەکان ڕووخا. سەڵام بەڕاشکاوی ناکۆچی و ململانەیەکی زۆر هەیە لە نێوان پێکاتەکانی مەسیحیدا. دەبێ ببینن کە پێکاتە مەسیحیەکان و پێکاتە بچووکەکانی دیکەش دەترسن لە پێکاتەکانی دیکە، لەبەرەوەی ئێمە قسەی باش دەبیستین بەڵام کردداری باش نابینین. لەوەتەی خاچەکان لێرە بەرز بوونەتەوە، کڵێساکانی دەشتی نینەوە هێندەی ئێستا بێدەنگ نەبوون. پاش 2000 ساڵ لە پێکەوە ژیان و پەرستن و نزە ئاینیەکان ئێستا نە لێرە دەبیندێن و نە پەرزگاکانیشیان زەنگ لێ دەدەن. داعش لە بەرواری 6/8 2014 گەیشتە ناوچەکە. تەنها 6 کاژێر لە باشیقەوە دوور بوون و ئێمە هەموو لەم ناوچەیە بووین. هەستمان بە مەترسی کرد پێش ئەوەی بگەن لەلایەن یەکێ لە هاوڕێکانمەوە پەیوەندیم پێوەکرا، گوتی هەرزوو ناوچەکە چۆڵ بکەن و لە کلێسا مەمێننەوە چونکە داعش ناوچەکە کۆنتڕۆڵ دەکات. لە پێشدا خێزانەکانمان ناردەدەرەوە، ئەوەی مابوو پیا و گەنجەکانمان بوون بۆ بەرگری لە ناوچەکە. هەفتەیەک تاکو دەڕۆژ لێرە ماینەوە، دوای ئەوەی کاتژمێر 3 پێشنیوە ڕۆ بیستمان کە داعشەکان هێرش دەکەنە سەر تلکێف نەمانەزانین داعش کێن، عەرەبن یان بیانین. ئەوەی کە دەمانزانی ئەوە بوو کە هێرش دەکەن. پاشان لەگەڵ قەشەکەدا بڕیاماندا بکشینەوە و دەرچین بەرەو باکوور بۆ کوردستان. بۆ هێرشی داعشەوە بەداخەوە ژیان لێرە وەستا و پردی نێوان پێکاتەکان ڕووخا. دەبێ بڵێن لە ناوچەی مەسیحیەکان ژیان سادە و خۆش بوو. کە داعش مووسڵی گرت هەموو مەسیحیەکانیان دەرکرد و گوندەکانیان گرت و ئەوانش لە ترسە هەڵاتن بەرەو تورکیا و لوبنان و عێراقیان بجێ دەهێشت. ئەمەش هەمووی لە ترسی ئەوەی لە شنگال ڕوویدا. هەر بۆیە بە هاوڕێتی پۆلس کە هاوکارمە لە کلێسا دەرچوین و کاژێر نۆی شەو بوو. لەو کاتەدا دیمەنەکان دڵتەزیان بوون، دەیان خێزان بە پیادە و بە ئۆتۆمبیل ملی ڕێگای هەرمی کوردستانیان گرتبوو. هەر لەو کاتەدا دڵە ڕاوکێ و مقۆمقۆ دروست بوو لە نێو خەڵکدا. ڕێک لەو کاتەدا داعش ناوچەکەی بردومان کرد و ئێمەش هەڵهاتین. کاژێر سێی بەرەبەیان گەیشتینە هەرێمی کوردستان. ئێمە هاوڵی کتێبی پیرۆز و خاوەن سروشی ئاسمانین، بەڵام داعش جیاوازی ناکات لە نێوان ئەوانەی خاوەن ئاین و ئەوانەی بێدینن. بۆیە دەڵێن مەسیحیەکان کە خاوەنی کتێبی پیرۆزن یان دەبێت ببنە موسڵمان و موسڵمان بوون ڕابگەێنن، یان دەبێت پارە بدەن یان لەسەریان دەدرێت بە شمشێر.
يعني ملەتی مەسیحی هیلاک بوو يعني تۆ خلال ئەم 3 ساڵە زای چمەینەتێکیان دی چ ناخۆشیەکیان دی طبعا هەمووتە جێی خەفەت بۆیان زیاتر لە 1136 مەسیحی بۆ قوربانی شەڕی براکوژی بینی سنە و شیعە خەڵک هەموو هەڵاتن چونکە هەموو کەس لە شەرەفی خۆی دەترسێت یعنی گرنگترین شت شەرەفە و ترسان لەوەی کە بەسەر شنگال و ئێزدیەکان هات هەڵاتن ئێمەش بە زۆر ڕۆشتین من خوشکەزاکەم بە زۆر خستمی ئۆتۆمبیلەکەوە من دوای هەفتەیەک گەڕامەوە و دواتر خەڵکیش دوای 20 ڕۆژ دوای مانگێک 2 مانگ گەڕانەوە داعش باشترین نمونەی نەوەکانی شەیتانە وە شەیتان دەیەوێت هەموو مرۆڤایەتی لەناو ببات و داعشیش هەموو شتێکی لە نێو بێت کەنیسەکانی ڕووخاند و سوکایەتی بە ئینجیل کرد کە کتێبێکی ئاسمانی زیاتر لە 95 مەزارگای و کەنیسەمان بووە قوربانی تەقاندنەوە و تیرۆر وەسەط و جنوبی بەغا ئەوەش بووە هۆی کۆچکردنێکی زۆری مەسیحەکان زیاتر لە 200,000 مەسیحی کۆچێکە بەرهەرێنی کوردستان زۆرتر لە 2 ساڵ بەسەر ئەو ڕۆژەدا تێپەڕیوە کەناڵەی کەوتنی خاچ ناومێدی کردن لە ڕۆژێکی بەهاریدا بۆ نوێژێکی فرمێسکاوی گەڕانەوە بۆ باشیک بۆ کڵێسایەک کە هەمیشە یار و یاوەری خۆشی و ناخۆشیەکانیان بووە لە سەروی هەموو ئەوانەشەوە خراپەیەکی زۆریان بەرامبەر بە مەسیحیەکان کرد کاتێک لە مووسڵ دەریان کردن بێەوەی بهێڵن هیچ لەگەڵ خۆیان بهێنن دەستیان بەسەر هەموو ماڵ و مڵکەکانیان داگرت و ئاوارەی هەرێمی کوردستانیان کردن مەسیحیەکان باجی ئەویاندا کە مەسیحی بوون و لەبەر ئەوەی مووسڵ هەر لە کۆنەوە مەسیحی نشین بوون ئێستا دەبینی وەک ئاوارە دەژین ئەوان کەنیسەکانیان ڕوخاند و خاچەکانیان شکاند ئینجیلەکانیان سوتاند و کتێبە پیرۆزەکانیان هەموو لەناو برد و پەرزگاکانیشیان تەقاندەوە ئەمیری فتوا شەرعیەکانی داعش لە ماوەی چەند کاژێرێکی کەمدا یەکلایی بوونەوە لەوەی مەسیحیەکان وەک خێروبێری شەڕ بخەنە پێشچاوی شەڕکەرەکانیان ئەوەش دەیان هەزار مەسیحی ناچار کرد بۆ هەتایە خاچی باب و باپیرانیان بەجێ پێڵن پێش داعش خەڵکێکی زۆر لێرە بوون بەڵام ئێستاوان نییە خەڵک نیگەران بوون و هەموو سەفەریان کرد هەر لە زووەوە ئەم شەڕ و ناخۆشیە هەیە بەخوا مردین ینی لە شەڕی ئێران و عێراق و کوێت و ئێستاش داعشیش تەواو نابێ لە بەعشیقە و بەحزانیا نزیکەی 600,000 درەختی زەیتون هەبوون ناوچەکە بە پلەی یەکەم پشتی بەستبوو بە زەیتون و ڕۆنی زەیتون و سابوونی زەیتون ئێستا یەک درەختی زەیتون نەماوە نەسوتابێ دەبینن بەشێکیان لە بنەوە ڕواونەتەوە لە هەموو شتێک زیاتر ئەم درەختانە پێویستیان بە ئاوە ئاویش نییە دوای ئازادکردنەوە ئەو ناوچانە تەعەدایەکی تر کرایە سەر ماڵەکان و سوتێنرا بە تەواوەتی ینی ئەوەی کە تۆزێک سوتا بوو هەر بە تەواوەتی سوتانیان
ئەو بە جێنێگەرانی مەسیحەکان ئەوەی وای لە مەسیحەکانیش کرد کە بیر بکەنەوە لە کۆچکردن جارێکی تر چونکە کە ها سەری ماڵ و حاڵی خۆی کرد هیچی نەماوە هیوای بڕی بەڕاستی بە ملیۆنێک و نیو یا 2 ملیۆن ئەو ماڵە چاک ناکرێتەوە ئەگەر وەکو کە بیستومانە حکوومەتی عێراقی بڕیاری دابێت کەەوە من حەیەک بدا بە هەموو خانە ماڵێکی مەسیحی خانەوادێکی مەسیحیکەوە ماڵەکەی نۆژەم بکاتەوە بەڕاستی ئەوە جێی شەرمە. ئەم پیاوە هەر کات دەگەڕێتەوە بۆ نێو ماڵە خاپورکراوەکەی هێندەی دیکە ئومێدی بنیادنانەوەی ژیانەکەی پێشووی لێ دوور دەکەوێتەوە. هاوشێوەی هەزاران مەسیحی دیکەی ناوچەکە نەکات بەدڵی ئەوان تێدەپەڕێ و نەساخیش بوونەتەوە لە نێوان کۆچ و گەڕانەوەدا. ئێستا خۆتان ناوچەکە بینن وەسف ناکرێت ماڵێک نییە وێران نەکرابێ تەنانەت گۆڕەکانیش لە دەستیان دەرنەچوون. ئەوە گۆڕی باوکمە ساڵی 2010 مردووە دووە هەمین کەس بوو لەم گۆڕستانە ناشتمان بەڵام وا دەبینی داعش گۆڕەکان تێکداوە و کە لە سەرەکان دەرهێناوە تەنانەت مردوەکانیش لە تاوانەکانی ئەوان ڕزگاریان نەبووە. ئەگەر ماڵێک زیانی بەرنەکەوت بێ ئەوە سوتاندویانە ئەو خەڵکە چۆن بگەڕێتەوە کە هیچ شتێکی نییە و ماڵەکانیشمان بۆم ڕەش کراون ئێستا هیوامان نەماوە ڕۆژانە ڕێکخراوەکان دێن بەڵام هیچ دیار نییە لێمانەوە کە هانمان بدا بۆ گەڕانەوە چونکە ناوچەکەمان وەک گوتم بۆم ڕەش کراوە و زەویەکانمان هەروە پڕن لە تەقەمەنی هەندێک ماڵ هەر ناوێرە بچێتە ناویەوە ئەمە تاکەی. ئەمە چییە؟ چ ئاینێک ئەمە قوبوڵ دەکات پێم بڵێ ئایا خوددا قوبوڵی دەکات ئاوا بەسەر مردوەکان بهێنن؟ جگە لە خوددا کەسێکی دیکە نییە تۆڵەمان بکاتەوە. داعشویستی مەسیحێت لێرە بسرێتەوە و لە ڕێگەی شکاندنی خاچەکان و شێواندنی نەقش و نیگاری سەردیواری کڵێساکان هەر بۆیە دەستی دایە ڕوخاندن و لە ناوبردنی پەرستگا و کڵێساکان لە دەشتی نینەوە و مۆسڵ. ئەگەر بڕێ بۆ بەتنایە و کەنیسەکانی ببینی دەبینی چۆن پەیکەری مەریەمی عەزرایان شکاندووە. مەریەمی عەزرا ناوی لە قورئانی پیرۆز داهاتووە. داعش دژایەتی هەموو شتێکی مرۆڤایەتی کرد و مەسیحیەتیش بەشێکە لە مرۆڤایەتی. کڵێسای نێو شارۆچکە و شارە دێوێران و سوتاوەکان ئێستا ڕەفەکانی لە جیاتی ئینجیل و ئامۆژگاریەکانی مەسیح قەوانی پیشەک و سووت و کتێبەکانی بەسەرەوە جێماوە. هێشتا دیار نییە سیاسەت ڕۆڵی ڕابەرایەتیکردنی مەسیحیەکان لە کڵێسا وەردەگرێتەوە یان خۆڵەمێشی ئینجیلە سوتاوەکان برینی ناکۆشیەکانیان ساڕێژ دەکات. خانوەکانمان وێران کران کەلوپەلەکانمان تاڵان کران هەموو شتەکانی ناوماڵمان دزران لەم وڵاتە هیچمان بۆ نەماوەتەوە ئیتر چۆن لەم وڵاتە بمێنینەوە کە باوکم لەم دۆخەدا دەبینمەوە خەریکە شێت ببت. لە بانتایە ڕێژەی وێران بوون لە 1985 بۆ لە 1990 دەتوانن خۆتان بە چای خۆتان بیبینن ماڵێکی لێ نەماوە بۆ چوو بگەڕێنەوە. تەنانەت هەندێک کەس ویسان لە ئەوروپاوە بگەڕێنەوە ئەوانش بە بیستنی هەواڵەکان هەروە پەشیمان بوونەوە. مەسیحیەکان مەبدەیان نییە بۆ شەڕ و خەڵکی ئاشتی خوازن گوندەکان و زەویەکان و ماڵەکانیان لەدەستداوە و ئاوارە بوون و هیچ هیوایەکیان بە عێراق نەماوە بۆ ئەوەی لێ بژین. زیاتر لە 200,000 مەسیحی کۆچی کە بەرەو هەرێمی کوردستان تا ساڵی 2014 جارێکی تر کۆچکردنی زیاتر لە 140,000 مەسیحی لە مووسڵ و دەشتی نینەوە و ئەو ناوچانی کە ژێر کۆنتڕۆڵی داعش بوون هاتنە هەرێمی کوردستان. هەیمانی مانی مانی کێتووە بلێک سەپرالی بەداخەوە بێمافین وڵاتی خۆمانە و هیچ مافێکمان نییە بەخواوە تاوانە باشە موچەم ناوێ با براکەمم بۆ بێننەوە. ئێمە هەست دەکەین حکوومەتی هەرێمی کوردستان هەست بە زوڵمی سەر ئێمە دەکات چونکە خەڵکی کوردستان ڕۆژێ لە ڕۆژان نەتەوەیەکی زوڵم لێکراو بوو بەڵام گەلی مەسیحی لەم کاتەدا نابێت بگەڕێنەوە بۆ هیچ کام لەو شوێنانە سەبارەت بەو شوێنانەی بەدەست پێشمەرگەون هەست بە دڵنیایی دەکەین. کڵێسەکانی هەرێمی کوردستانیش هاوکاری زۆریان کردین و وەک ئەم کڵێسایی ئێستا تێیدا میوانم بەڵام لێرە هەموو نوێژەکان و نزا و پارانەوە و مەراسیمە ئاینەکان دەکەم تەنانەت خەڵکیش لێرە کۆ دەبنەوە لە بۆنە ئاینەکاندا هەموو ئاسانکارێکمان بۆ دەکرێت بۆ پەڕی ئازادیەوە لێرە دەژین. بانگەوازمان دەرکرد کەەوە شێوازی هاوکاریکردنی مەسیحەکان بگۆڕین
لە هاوکاریکردنی ئەو ئاوارانی کە لە ناو کەمپەکانن ئێستا هاندانیان بۆ گەڕانەوە بۆ شوێنی خۆیان. ئێستا داعش هێندە دوور کەوتوێتەوە، خاچەکان لێرە ناتوانن ببینن، بەڵام دڵنیاییش هەروە دوورە، چونکە وێنە تەمومژاویەکانی دوای جەنگ ترسێکی گەورە خەنە دڵی خەڵکەوە. ئاخۆ دەستەکانی نینەوە هەموو پێکەوە جارێکی دی باخێکی زەیتون بنیاد دەنێن، یان گۆڕستانەکان پڕ دەکەن لە خاچ و مۆمی ناومێت. جیهانی مەسیحیەت ئێستا لە دەشتی نینەواوە دەنگی ڕاستیەکی تاڵ دەبیستن، تاڵتر لەوەی کە هەر پیاوێکی ئاینی بۆ ئەم ناوچەیە پێشبینی کردبێ. هێواش داعش لە دەشتی نینەوە دەبێتە ڕابردوو، خاچەکان هەڵدەستنەوە، بەڵام سیاست دێتە نێو کڵێساکانەوە و چەک مەسیحیەکان دەکاتە دوو بەشەوە. بەشێک لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە پشتیوانی دەکرێن و بەشەکەی دیکەش هێزێکن بە ناوی بابلیۆن لە نێو حەشدی شعبیەوە سەر دەردێنن. ئەم هێزەی ئێمە ناوی یەکەکانی پاراستنی دەشتی نینەوایە و لە مانگی شوباتی 2015 دامەزراوە لە دوایی ڕێککەوتن لەگەڵ وەزارەتی پێشمەرگە. ئەو کات ژمارەی جەنگاوەرەکان 330 کەس بوو و سەربازگەی چەمچەماڵیان پێداین بۆ ڕاهێنان. ناکۆکی هەیە لە نێوان ئێمەی مەسیحەکان. هێزی مەسیحەکان ناکۆکن، ئێمە سەر بە دەستگای زێرەڤانین و هێزێکی دیکە هەیە سەر بە حەشتی شعبین و لە نێوان ڕووبارەکەشدا هێزێک هەیە سەر بە پێشمەرگە. ژمارەمان 2500 کەسە و لیواکەمان پێک هاتووە لە 3 فەوج کە بە تەلەسکۆف و حەمدانیە و بەرتەللە و باتنایە و بە عشیقە و بەخزانیە دابش بوون و ئەرکی لیواکەمان پاراستنی خاکە. دەشتی نینەوە لای ڕاست و لای چەپ دەپارێزین. کاری ئێمە تەنیا پاراستنی ناوچەکانە دوای ئەوەی لەلایەن پێشمەرگەوە ئازاد دەکرێن. ئەوان لێرە دەردەچن و ئێمە دەیان پارێزین. ئێستا هێزەکانمان ناوچەیەکی زۆریان ئازاد کردووە لە نینەوە، بەڵام بەڕاشکاوی ناکۆچی و ململانەیەکی زۆر هەیە لە نێوان پێکهاتەکانی مەسیحیدا. ئەوە نییە تەنیا ململانەیەکە لە نێوان شیعە و شیعە بێت، یان سوننە و سوننە بێت، یان سوننە و شیعە بێت. ئێمە لە شوباتی 2016 دەستمان بەڕاهێنان کرد لەم سەربازگەیە و لەگەڵ هێزەکانی پێشمەرگە چوینە شەڕەوە دژی داعش بۆ بەرگریکردن لە تلسقۆف. لە سەرەتاوە لە زۆربەی شەڕەکاندا بەشداریمان کردووە لەگەڵ سوپای عێراق و هێزەکانی حەشدی شعبی. هەموو ئەو ناوچانی حەشدی شعبی تیاندا بەشدار بووە، هێزەکانی ئێمەش تیایدا بەشدار بوون. دوای ڕەزامەندی حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕێککەوتن لەگەڵ ئاسایشی نەتەوەیی ژمارەی جەنگاوەرەکانمان زیادی کرد بۆ 500 کەس. زۆرن ئەو سیاسیانەی دانەوێت درست بکەنە کڵێساکان و کێشە و گیرروگرفت دروست بکەن، چونکە هەرێک لەوان ئامانجێکیان هەیە، بەڵام ئێمە بەرچاوڕوونین و هێڵێکی ڕاستەیە کە لەسەری دەڕۆین و بەری نادەین. تەباو نێوەنگیرین لەگەڵ هەمووان، کاریش ناکەین بۆ نزیکردنەوەی کەسێک و دوورخستنەوەی کەسانی دیکە. مەسیحەکانی عێراق پێک هاتوون لە چەند بەشی جۆراوجۆر کە زۆرینەی ئەوان لە مەسیحەکانی کلدانی و ئاشورین. ئەوان زیاتر لە نینەوە و گوندەکانی قەرەقوش و بەرتەلە و حەمدانیە و تلکێب دەژین.
بەڵکو بەداخەوە ئەم قسێ دەکەم ئێستا لە نێو مەسیحیەکانیش کێشە هەیە و دەسوەردانێکی گەورە هەیە هەرزوو ناکۆچی دروست بوو لە نێوان پیاوانی دینی مەزهبێک لەگەڵ مەزهبێکی دیکە ئێمە دەخوازین خۆشەویستیان هەبێت بۆ عێراق و بۆ وڵاتەکەیان و مەسیحیەکەیان و کەنیسەکەیان مەسیحیەکان بوون بە دوو بەشەوە بەشێک لە کوردستان و بەشێک لە بەغدان ئەوان ژیان و بەرژەوەندیان لەو شوێنانەیە کە لێی دەژین بەداخەوە مەسیحیەکان وردە لێک زیاد دەبنەوە ئەم پیاوە بەرپرسی سەربازی هێزەکانی پاراستنی دەشتی نێنەوەیە ئەو ناشارێتەوە کە لە داهاتووی دامەڵراو لە داعشیش دەترسێ لەو ناکۆچیی مەسیحیەکان کە لەگەڵ تێپەڕینی کاتدا گەورەتر دەبێ دەبێ میلیشیا ڕێکخراوەکان چارەسەر بکرێن بەڵام ئەگەر ڕەوشەکە هەراوە بمێنێتەوە و هەر پارتێک و لایەنێک یارمەتی میلیشایەک بدات بە بڕوای من ئەوە لە بەرژەوەندی وڵاتدان نییە نەک یەکێک بڵێ من مەسیحی ئاشوریم و یەکێکی دیکە بڵێ من مەسیحی کلدانیم و یەکێکی دیکە بڵێ من مەسیحی سریانیم ئەوە وا دەکات ناکۆچیەکان گەورەتر ببن لە نێوانماندا ئێمە سەر بە دەستگای زێرەڤانین و هێزێکی دیکە هەیە سەر بە حەشتی شعبین و لە نێوان ڕووبارەکەشدا هێزێک هەیە سەر بە پێشمەرگە بەڵام هیچ پەیوەندیمان نییە لەگەڵ ئەو هێزانەی دیکەدا و لە سەرەتای هێرشی داعش هەموو ئۆتۆمبیلەکان سعودی بوون ئەم فیکرەوە هابیە مەترسیە بۆ سەر عێراق ئێستا دەبینین هەندێک پیاوی سیاسی مەسیحی دەڕۆن بۆ ئەو وڵاتانە ئێمە زۆر نیشانەی پرسیارمان هەیە بۆیان چی دەکەن لە وڵاتانە کە یارمەتی داعشیان داوە بە دڵنیاییەوە ترسەیە ترس لە داهاتوو هەیە و جارێکی دیکە دێمەوە سەرگلەی و گازندە و لۆمەکان دەخەمە سەر حکوومەتی ناوەندی ئێمە هیچ پەیوەندیەکمان نییە لەگەڵ ئەو هێزانە و حەشدی شعبی تەنانەت دانیشتنێکی لەو جۆرەی لەگەڵ تۆ دانیشتوم لەگەڵ ئەوان دانانیشم دەبێ ببینن کە پێکاتە مەسیحیەکان و پێکاتە بچووکەکانی دیکەش دەترسن لە پێکاتەکانی دیکە لەبەرەوەی ئێمە قسەی باش دەبیستین بەڵام کردداری باش نابینین ئەوانە کەسێک یان کۆمەڵە کەسانێکن کە هاوسۆزن بۆ کەسانێک یان کۆمەڵە دەستە و گروپێک جاوانە لە دەرەوە بن یان لە نێو خۆ دەیانەوێت ئاشوب لە نێوان مەسیحەکاندا دروست بکەن بەڵام قسەی کۆتایی لای کلێسایە کە دەیەوێت هەموو پێکەوە بژین و دابەش نەبن وای لێ هاتووە کە ڕوبەڕووبوونەوەی داعش تەنیا خاڵی هاوبەشی نێوان بەغدا و هەرێمی کوردستان بێ ڕۆژانی داهاتوو کورد دەیەوێ خاک و ئاو و ناسنامەی سیاسی خۆی ساخ بکاتەوە و هێڵێکی سیاسی لە نێوان خۆی و بەغدا بکێشێ تاوەکو ئێستا جگە لە بژاردەی گشتپرسی ئاشتیانە و ڕوبەڕووبوونەوەی چەکداری ئاسوویەکی دیکەی چارەساس دیار نییە لە کەسەوە ئێستا سیر بکەن تێدەگەن کاتلکێف لە دەستی حەشدی شعبیدایە و کەس ناگەڕێتەوە بۆ ئەوێ ئێمە پێمان خۆشە سەر بە کوردستان بین و لێرە زۆر ئازادین نەخێر ئێمە لە بەغداوە نزیک نین و لە شێوازی سیستمی عراقەوە نزیک نین با بەغدا یەکەم جار سیستمی سیاسی خۆی چاک بکات نەک داوای ئەوە بکات ئێمە بینە لای ئەو بەڵام ئێمە لەو سیاسیانە دەترسین کە بوونەتە ئامێر و دەیانەوێت لێکترازان و درز لە نێوان مەسیحەکاندا دروست بکەن ئەو ناوچانەی ئێمەی لین ناوچەی کێشە لەسەرن و لە ساڵی 2023ەوە لە ژێر دەسەڵاتی پێشمەرگەدان باوەڕ ناکەم ئەوان توانای ئەویان هەبێ بێنە ئەم ناوچەیە و کێشە دروست بکەن هەر سیناریۆیەک گرێوی سیما سیاسیەکەی عێراقی دوای داعش بباتەوە ناتوانێت مەسیحەکانی نینەوە لە خەم بڕەخسێنێ چونکە ئیدی دەبێت کڵێساکان بپارڕێنەوە لە داهاتوودا خاچ بەدەستی خاج لە گردنەکان نەکەوێت